یەکێک لە غەزاکان لە سەردەمی سەحابە و تابعیندا غەزای توستەر، مەدینەی توستەر، قەڵایەکی گەورە و شارێکی گەورە بوو فارس. جەنگێک ڕوویدا، جەنگێکی زۆر خوێناوی لە نێوان بێباوەڕان و ئیماندارانی سەحابە و تابعین. ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگار لە سەحابە و تابعین و ئیمانداران بێت. یەک ساڵ و نیوێک تەوقی حەسری شاری توستەریان کرد کە قەڵایەکی بەهێزی تیا بوو. ئەم موسڵمانانە 30,000 موسڵمان بەرامبەر 150,000 کافر و بتپەرست و ئاگرپەرست وەستە. 30,000 بە 150,000 5 قات. بەڵێ قەدەری خوای گەورە وا بوو بەسەراتەکە درێژە چەند دەقەیەکی زۆر کەم پێش بانگی بەیانی قەڵاکەیان کردەوە. لە ڕێگایەکەوە چوون و ژوور و قەڵاکەیان کردەوە و شەڕ و جەنگ دەستی پێ کرد. لە نێوان چەند کەسە 180,000 شەڕکەر. زۆرە 180,000 کەس بە شمشێر و بەڕم و بەتیر شەڕکە. بزانە چی کارەساتێکە، چی کارەساتێکی خوێناویە. ئالەو کاتەدا یەکێک لەو سەحابانی کە لەو جەنگەدا بوو ئیمامی ئەنەسی کوڕی مالیک بوو. هەر کاتێک باسی شاری توستەر بکرایە و قەڵایە بکرایە ئەگریا، زۆر ئەگریا. بۆچی ئەگریا؟ فەرمی وەڵڵاهی لەو ڕۆژەدا چونکە کاتەکە کاتی بانگی بەیانی بوو، جەنگەکە دەستی پێکرد، 150,000 قووەت بەرامبەرت بوەستەیە، لەکوێ دەتوانی نوێژ بکەی؟ بەڕاستی نوێژەکەم فەوتا ئەو بەیانیە، وەڵڵاهی هەموو دنیام هەبوایە بەقەدەوە پێم خۆش نەبوو ئەو نوێژە بکەم. هەموو کاتێک دەگریا دەیفەرموو ئەو نوێژەم ڕۆی، چونکە بەهۆی جیهادەوە ڕۆی، بەڵام تۆ بەهۆی جیهازەوە نوێژەکە دەڕوات. ئەوە ئیماندارە، یاخوا بەهەشتان پیرۆز بێ، بەهەشت قابیلی ئێوە بوو بەخوا. نوێژێکی فەوتاوە چونکە جەنگەکە زۆری خایاند. تۆ بەرامبەر 150,000 قووەت بوەستی گاڵتە نییە بەخوا. تەنها لە ژیانیدا لەو ڕۆژەی موسڵمان بووە یەک نوێژێکی فەوتە، ئەوش بەهۆی جیهادەوە، بەهۆی شەڕ و شمشێر و ڕمەوە. ئەی تۆ چی عوزرێکت هەیە کە نوێژ ناکەی؟ ئەوانە لەزەتیان لە نوێژ کرد، ئەوانە چێژیان وەرگرت لە نوێژکردن، ئەوانە خوایان لەبیر بوو. بەهەشت قابیلی ئەوانەیە، نەک دڵخائیسەکان و دڵژەنگاویەکان، نەک ئەوانەی کە بێزارن لە نوێژکردن. کاتێک کەرەنتینەکە ڕوویدا مسلمانی وا هەبوو ئالی مزگەوت وتی ئەلحەمدوللا دەست نەجاتمان بوو لە مزگەوت، نەجاتمان بوو لە مزگەوت. بەخوا حەیفە بەهەشت بۆ تۆ بێ، بەخوای گەورە بەهەشت قابیلی تۆ نییە. سوێن بەخوا، سوێن بەخوا قابیلی تۆ نییە بەهەشت. مرتاح بووی ناچی بۆ مزگەوت، مرتاح بووی مزگەوت داخرا، ئەوە دژایەتیکردنی دینی خوایە. جا بۆیە ئینسانی ئیماندار دەبێ وەکو ئیمامی ئەنەسی کوڕی مالیک ڕەزای خوای لەبێ خەمی نوێژەکەی بێ، نوێژێکی فەوتا بگری دووبارەی نەکاتەوە. خوای لەبیر بێ بۆی خوای گەورە لە ڕۆژی قیامەتا لەبیری نەکا، وازی لێ نەهێنێ لە دۆزەخدا.